باسەوە دەکەین کە دەزانین ساڵەهای ساڵە کێشە لە نێوان جوتیارانی کورد هەروەها دانیشتوانی کورد لە کەرکووک و سەرجەم ناوچەکانی کەرکووک بەردەوامە لەگەڵ عەرەبە هاوردەکانی و ناوچانە بەتایبەت لە ئێستادا کاماوە چەندین ساڵە توانین بڵین بەتایبەت لە دوای لێکەوتەکانی ڕیفراندۆم و ئەم بابەتە زیاتر سەری هەڵدا کە جوتیارە کوردەکانی دانیشتووی زۆربەی ناوچەکانی کەرکووک گرفت یاخۆت کێشەیان بۆ دروست بووە لەگەڵ عەرەبە هاوردەکان کە دەیانەوێت دەست بگرن بەسەر زەوی کشت و کاڵیەکانیاندا و لە ماوەی ڕابردوشدا کار بە بڕیارەکانی وەزارەتی داد و حکوومەتەکانی پێشووی عێراق نەکراوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بۆ ئەو بابەتە لەم کابینە نوێی حکوومەتی عێراق یەکێک دەبێت لەو دۆسیانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەر گرنگیەکەی یاخۆت با بڵین و بە گرنگیشەوە کاری لەسەر دەکاتەوە چارەسەرکردنی کێشەی زەویوزاری کەرکووک لە پێشینەی کارەکانی دەبێت. ئێمە گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بۆی بزانین کە کێشەکانی جوتیارانی کورد لەگەڵ عەرەبە هاوردەکان بەکوێ گەیشتووە هەروەها ئەو چارەسەرانەیە خۆت با بڵین هەوڵی لایەنە سیاسی کوردیەکان لە ناوچەکە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە بەکوێ گەیشت و هەروەها چارەسەرەکان بۆ لەمە دووە چی دەبن دەچین لە میوانەکەمان محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی سەرگەڕان کە ڕاستەوە خۆ لە سوودەکانمان لە هەولێر و لەگەڵمانە. کاک محەممەد ئەمین سڵاوت لێ بێت بەیانیت باش بێت دەمێ پێم بڵێیت کە کێشەی جوتیارانی کورد لەگەڵ عەرەبە هاوردەکان لەسەر زەویە کشت و کاڵیەکان بەکوێ گەیشتووە. بەیانی ئێوەش باش ئەوە سڵاو لە بینەرانی کورسات نیوز بە هیوان بتوانین بەرنمەیەک پێشکەش یانە ڕوون بکەینەوە هەندێک زانیاری ڕوون بکەینەوە تایبەت بەو کێشانێک کە جوتیارانی کورد لە ناوچە دابراوەکان بە گشتی هەیەە لە ڕاستیدا کێشەی داگیرکردن و تعریبکردنی زەوی کشت و کاڵەکانی جوتیاران ساڵانێکی زۆرە ڕەنگە گەر بۆ مێژوو بگەڕێنەوە دەگەڕێتەوە بۆ ساڵانی سەرەتای دامەزراندنی حکوومەتی عێراقیش بەڵام ئەوەی کە لە دوای ساڵی 63ەوە وەکو بە سیستەماتیک کراوە کێشەیەکی قوڵ و ئالۆزە کێشەیەکە کە کۆمەڵێک بڕیار و ڕێکاری یاسایی و ڕێنمایی پێدەرچووە لەبەر هەندێ پێویست دەکات کە دیسان بە ڕێکار و بە یاسا چارەسەر بکرێتەوە تاوەکو خاوەن ڕەسەنەکانیان کە کوردەکانن لەگەڵ تورکمانەکان ببنەوە خاوەنی ڕەسەنی و ئەو کێشەیە بە یەکجاری بنبڕ بکرێت. کێشەکە بەڕاستی وەکو گوتم کۆمەڵێک بڕیاری پێدەرچوو بوو تاوەکو پێشی 2003 لە 2003 کاتێکە حکوومەتی بابنی عێراق ڕووخاوە حکوومەتی بەعز ڕووخا ئەو کاتە جوتیارە کوردەکان گەڕانەوە سەر زێدی خۆیان بە ئومێدی ئەوەی کە بتوانن لە چوارچێوەی دەستور و یاسا بەرکارەکانی ئەو کاتە کە عێراقیی نوێ بێ و دەستوریی نوێ نووسرایەوە بتوان چارەسەری بکەن و کە تێدا یەک لە مادەکانی تایبەت بوو بە چارەسەرکردنی ئەو کێشاناویش مادەی 140 بوو. بەڵام بەداخەوە حتا ئەو ڕێنمایی و ئەو بڕیارانەی ئەنجومەنی وەزیرانی عێراقی کە لەو سەردەما دەرچوو نەکەتە کاری بواری جێبەجێکردن لەبەر هەندێک ئەو کێشەیە هەر بە معەلەقی ماوە تاوەکو 2017 لە 2017 لە دوای لێکەوتەکانی 16 ئۆکتۆبەر و گۆڕانی تەرازوی هێز لەو ناوچانە و دەرچوونی پێشمەرگە لەو مەنتیقە بەڕاستی عەرەبە هاوردەکان دووبارە بە نیەتێکی خراپەوە دەیانەوێ خەڵکە کوردە ڕەسەنەکەی دووبارە ئاوارە و دەربەدەر بکەنەوە و دووبارە دەست بە زەویە کشت و کاڵەکانیان دابگرنەوە لەو چوارچێوێشدا کۆمەڵێک دەستگای شۆڤینی هەم لە بەغدا هەم لە کەرکووک یارمەتی ئەو عەرەبە شۆڤینیانە و عەرەبە هاوردانە دەدەن بۆی کە دووبارە پرۆسەی تعریب لە سنوورەکە جێبەجێ بکەنەوە و دەستیشیان پێکردەوە و بەشێک لە زەویەکانیان تعریبیش کردوتەوە. باشە کاک محەممەد هیچ هەوڵێک درراوە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتەی کە لە نێوان عەرەبە هاوردەکان و هەروەها با بڵێن جوتیارانی کورد لە ناوچەکە هەیە بۆ پێیکەم جوتیارانە زەویەکانیان هی خۆیانە لە ماوەی ڕابردوودا ڕێگریان لێکرا کە زەویەکانیشیان بەکاربهێنن. بەڵێ ئێستاش لە سنووری ناحەی سەرگەڕان لە 5 گوندی پەلکانە و شەناغا و سربەشاخ و گابەرەکە و خراپەی ئەو زەویانە قەدەغەیە کە هیچ کارێکی کشت و کاڵی لێ بکەین لەبەرەوەی هێزە سەربازەکان ینی ئەوانە بڕیار بەدەستن و ئەوان بڕیاریان داوە کە جوتیارە کوردەکان نەتوان زەویەکانی خۆیان بچێڵن
هەوڵ هەیە ڕاستیەکەی وەکو گوتم لە دوای 2023 کۆمەڵێک بڕیاریش دەرچووە بڕیاری ژمارە 29 دەرچووە کە تایبەتە بە هەڵوەشانەوەی گرێبەستی عەرەبە هاوردەکان لەسەر زەویە ئیتفاقان و هەروەها بڕیاری ژمارە 4 لەسەر تەوسیاتی لێژنەی مادەی 140 دەرچووە ئەنجومەنی وەزیرانی عراقیش لە ساڵی 2007 بڕیار لێداوە بەڵام کێشەکە ئەوەیە نەکەوتۆتە بواری جێبەجێکردنی کاتێک کە ینی گەیشتۆتە وەزارەتەکان یاخود ببورن مدیریاتەکانی بابرێن زراعە و تاپۆ لەوێ نرێکە جێبەجێ نەکراوە لەبەر هەندێک هەتا ئێستا کێشەکە بە معەلەقی ماوەتەوە. باش ئەمە هۆکارێک نەبووە بۆی کە مەترسی لەسەر بەربوومە کشت و کاڵەکانی ناوچەکە دروست بکات یا خۆت بە گشتی هی کەرکووک دروست بکات؟ بە گشتی هۆکارێکی سەرەکیە بۆ هەم کەمبوونەوەی بەروبوومە کشت و کاڵەکانەوە هەم ئەوەی هۆکارێکە بۆی کە خەڵکەکە لەو ناوچان نتوانین نیشتەجێ بیتن ئەگەر هاتوو خەڵک لەو سنوورانە نەتوانێت زەویەکانی خۆی بە ئازادانە بچێڵێەوە بەرهەمەکانی لێوەربگیرێتەوە سوودمەند بێ لە خوڵتەی زراعی کە حکوومەتی عراقی ساڵانە هەیەی هەموو ئەوانە هۆکارن بۆ کەمبوونەوەی بەروبوومی کشتتوکاڵ و کەمبوونەوەی داهاتی کوردەڕەسەنەکان و جوتیارەکان لەو سنوورەی و لەلایەکی تریش بەڕاستی هۆکارێکە بۆی کە ئەو سنوورانە بەرەو چۆلبوون بچێت. هەتا ئێستا هیچ لەکێک لە دانیشتوانیە و سنوورانە کۆچیان کردو بۆ ناو شاری کەرکووک یاخۆت بۆ ئەو ناوچانەی دیکە کە کەمێک ئارامترە بۆ ژیانتیایە؟ من پێم وایە لە دوای لێکەوتەکانی 2007ەوە 175 خەڵک لەو سنوورانە بە تایبەتی لە لادێکان ئەوەی کە من ئاگادار بم لە سنووری ناحیەکانی سەرگەڕان لە قەزای دووبز و لە منتقەی لەیلان و لە دووسخورمات و ئەگەر بچێ لە مەخمور و لە ناوچەکانی خانەقین و ئەوانەش پێم وایە 675 خەڵک لەو سنوورانە کۆچیان کردەوە بەرەو ئەو شوێنانەی تر لەبەر مەترسی داعش و لەبەر ینی پاڵەپەستۆی هێزە سەربازیەکان لەو منتیقانە لەسەر کوردەکان و لەبەر کەمی داهاتیان و لەبەر کەمی خزمەت گوزاری کە لەو منتیقانە هەیە. باشە جگەلەوەی کە ئەم هاوڵاتیانە لەسەر ناچاری ئەو ناوچانە جێدەهێڵ ئەمە تا چەند ڕێگە خۆشەکە بۆی کەم ناوچانە یاخود با بڵین کەرکووک بە تەواوەتی دووبارە بەعەرەب بکرێتەوە لەبەرەوەی ئەمە زیانێکی زۆر زیاتر لە ڕووی مرۆڤایەتی شۆ یاخود با بڵین لە ڕووی کوردایەتی شۆ لەو ناوچانە دەدات. بۆچی تا ئێستا ئەوەندەی ئاگادار بی یاخود با بڵین هەوڵێکی وان نەدراوەکە بتوانرێت ئەو کوردانە لە ناوچەکانی خۆیان نیشتەجێ بکردنەوە بکرێنەوە بتوانن چارەسەرێک بۆ ئەو گرفتە بدۆزێتەوە بە تایبەت لە ئێستادا کە هەوڵ هەیە کە بە تایبەت با بڵین کێشەی زەوی و زاری جوتیارە کوردەکان لەم کابینە نوێی حکوومەتدا چارەسەر بکرێت ئەوەی کە لەسەر ئێوێ بیکەن چییە و داواکاریتان چییە لە کابینەی نوێی حکوومەتی عراق؟ ڕاستیدا من پێم وایە فشارەکانی دەستگاکانی حکوومەتی فیدرالی بەگشتی و بە تایبەتی لە پارێزگای کەرکووک هەوڵی سەرچیان بۆ ئەوەیە کە جوتیارە کوردەکان دووبارە ئەو سنوورانە جێبێرن تاوەکو ئەو عەرەبە هاوردانێک کە لە سەردەمی ڕژێمی بەعس و لە سەردەمی یعنی حکوومەتی ڕابردوو لەو سنوورانیان نیشتەجێکردن دووبارە دەست بەسەر ئەو زەویانەدا بگرنەوە و لە چوارچێوەی یاسایی و ئیداری خۆیان بتوانن جێگایان بکەنەوە و دووبارە نیشتەجێیان بکەن لەو سنوورانە. ئەوە بەشێکە لەو پرۆسی تعریبەی کە لە دوای 2007ەوە دەستی پێکردەوە و بە چڕیش و لە هەموو سێکتەرەکانیش هەیە لە سێکتەری زەوی کشتتوکاڵی هەیە لە سێکتەری ئیداری هەیە لە لادانی بەرپرسە کوردەکان لە ناو پارێزگای کەرکووک و دەست بەسەر داگرتنی زەوی کشتتوکاڵیەکانی جوتیارانی کورد و تعین نەکردنیان فشارخستنە سەریان بە هەموو جۆرەکان هەوڵێکە لەوەی کە خەڵک لەو سنوورانە ئەو ناوچانە جێ بهێڵێ و دووبارە وەکو گوتم ئەو عەرەبانەی کە کاتی خۆی بەعس و ڕژێمی سەدامی هێنابیان دووبارە نیشتەجێیان بکەنەوە و پرۆسەی تعریبی تێدا جێبەجێ بکەنەوە. باشە لە ڕاستیدا فشارێکی زۆر لەسەرە ئومێدمان هەیە لە حکوومەتی لەو حکوومەتەی کە ئێستا تازە تەشکیل بووە بتوانین ئەو ڕێگریانە و ئەو ینی نەهامەتیانە بەڕاستی لا بچێ بە تایبەتی کە لە چوارچێوەی منهاجەوی زاریەکەی کە حکوومەتی سوودانی پێشکەشی کردووە و پەرلەمانی عراق مسادقەی لەسەر کردووە کۆمەڵێک ڕێکار و کۆمەڵێک خاڵی باشی تێدایە کە ئەگەر هاتوو بەڕاستی نیەتی باش هەبێ دەتوانێت بەشێک لەو کێشانەی کە لە نێوان
خەڵکی کوردستان بەگشتی و حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فدرالی هەیە بەرەو ئاراستەیەکی باشتر بچێ و قۆناغێکی نوێ لە پەیوەندیەکانیان دەست پێ بکاتن تاوەکو بتوانن پێکەوە ئەو خاڵانەی کە ناکۆکن لەسەری کێشەکان چارەسەر بکرێت کە بەشێکی سەرێکیان کێشەی زەوی جوتیارەکە کوردەکانە. باشە کاک محەممەد ئەمین با بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک کێشەی چارەسەر کرد لە شاری کەرکوک و هەندێک ناوچەی کەرکوک بە تایبەت کێشەی هەندێک لە براجوتیارە کوردەکانی چارەسەر کرد و لە ئێستاشدا بەڵێنی داوە کە کاری لە پێشینەی کارکردن بێ بۆ چارەسەرکردنی و کێشە و گیر و گرفتانەی کە کوردەکان لە کەرکوک هەیەە دانیشتوانی کورد لە کەرکوک هەیەە کە ناوچەی خۆیانە بە تایبەت و کێشانی کە بەدەست عەرەبە هاوردەکانەوە ڕوبەڕووی دەبنەوە. ئێوە داواکاریتان لە لایەنە سیاسیەکان بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان چیەکە لەسەر ئاستی هەرێم بتوانرێت ئەو بابەتە چارەسەر بکرێت و هەوڵەکانیان بخانەگەر کە لە بەغدادیش بتوانن دەنگی کوردەکانی کەرکوک بگەێن و کێشانە چارەسەر بکرێت. وڵا هەنار خانەگەر ئیزنم دەی کەمێک لە وەڵامی ئەو خاڵە بڕک درێژدادڕی دەکەمەویشەوەیە لە ڕاستیدا من ڕخنەی سەرێکی و گلەی تایبەتیمان لەو سەردەمانەیە کە پێشی 16 ئۆکتۆبەر پێشی 2017 بوو ئەو کاتە کە بەڕاستی هەم کورد بەڵەنسی تەرازوی هێزی لەو سنوورانە زۆر باڵا دەست بوو و هەم لە بەغداش سنگ و قورسایەکی باشی هەبوو کە دەتوانرا بەشێکی زۆر لەو کێشانە چارەسەر بکرێت. گلەی ڕاستەقینە لەو کاتانەیە کە بەڕاستی کە یعنی ئەو کاتانە نەتواندا ئەو کێشانە بنبڕ بکرێ و بە یەکجاری چارەسەر بکرێت ئەو گلەیە بەڕاستی هەر هەمووان دەگرێتەوە هەموو ئەو کەسان ئەو کار بەدەستانی کە ئەو کاتە لە بەغدا بووینە ئەوە خاڵێک. بەڵام خاڵی دووەم کە دێمە سەری ئەویشەوەیە هەر لە دوای 16 ئۆکتۆبەرەوە وەکو گوتم کە عەرەبە هاوردەکان دەستیان بە پرۆسەی نوێی تعریف کردوەوە. نوێنەرەکانی پەرلەمان بەگشتی لەگەڵمان بووینەوە یارمەتی دەرمان بووینە یانە من چاکم لەبیرە لە مانجی 12 2017 کە عەرەبە هاوردەکان هێرشێکی بەربڵاو فراوانیان کردە سەر گوندی پەڵکانە بۆی کە دووبارە دەست بەسەر خانووکاندا بگنەوە زەوی کشتتوکالەکان داگیر بکەن هەر ئەو کاتە پێم وایە ڕۆژێکیان دوو ڕۆژ دواتر بوو نوێنەر کوردەکانمان کاکشوان داودی و ئاڵاخان و ئەو برادرانە هەمویان وەکو وەفدێکی پەرلەمانی هاتن و پاڵپشتی خۆیان بۆ جوتیارە کوردەکان دەربڕی و گوتیان ئێمە بەجێتان نەهێڵین و بەردەوام بەرگریتان لێ دەکەن و قسەی زۆر توندیشان بە عەرەبە هاوردەکان گوتبوو کە ئەو کاتە لەوێندەرێکە بوو. لە دەورەی ڕابردوو بەڕاستی کۆمەڵێک برادر لەوێندەرێکە بەبڕین کاک ڕێبوارتەهاک دیلان خان کاک هەرێمی کەمالاغای کاک جەمال شکورەوانە بەڕاستی دەوری زۆر باشیان بینی وەتوانیان کۆمەڵێک ئەمری نیابی 144 دەربکەن کە نزیکەی 2 ساڵان توانیان ئەو کێشانە بەڕاستی سز بکەن و نەهێڵن دەست بەسەر زەویەکانمان دابگرن. لەو دەورەی ئێستا بەڕاستی ئەو کۆمەڵە برادرانەی کە بە تایبەتی نوێنەرەکانی کەرکوک کاک شێخ سەباح کە دکتۆر گەیلان دیلان خان دووبارە وەکو نوێنەرانی یەکێتی لە پەرلەمانی عێراقن لەگەڵ خوشکوبراکانی ترمان لە بەبرین پەرلەمانی عێراق کە ئەوانیش ئەگەر خەڵکی شاری کەرکووک نەبنیان ئەگەرەوانی کەرکووکیش بن کاک شاخەوانە کاگومێدەوانە بەڕاستی ومێد بەخشن دەتوانن هەمووان پێکەوە لەبەرەوەی بەڕاستی ئەو کێشانەی کە تایبەتن بە ناوچە دابراوەکان کێشەی کوردستانین کێشەیەکە ئی هەموو خەڵکی کوردستانە تایبەت نییە بە لایەنێکی تایبەت لەبەر هەندێک من وەکو خەڵکی ناوچەکە داوا دەکەم کە هەمویان یەکگرتوو بن و پێکەوە بتوانین ئەو کێشانە چارەسەر بکەین. باشە زۆر سپاس بۆ محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی سەرگەڕان کە لەگەڵ ئێمە بی سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس بۆی کە ئامادە بووی لەگەڵمان دووبارە.